کۆڵانەکان گوش و بێدەنگە خەڵکی لە شیرینی خەودان گروپێک ماوەی چەندین ساڵە بە لێدانی دەف و دەهۆڵ بەو شێوەیە هاوڵاتیان بە خەبەردێننەوە و دەڵێن هەستن پارشیوە. من تەمەنم 6 ساڵە ئەتوانم پێت بڵێم 55 ساڵە گوێم لەم دەنگەیە هەموو ڕەمەزانێک یعنی کە گوێمان لێ پێ بە یەکسەر ئاگدارە بی وەلەو تەتەور گوتمان دەمە پێشەوە تەتەورات هەیە هەموو شتێکەکەی ئەمڕۆ ئەتوانی بە خەبەر بیەن خەڵکەکە ناخەوێت بەس کە گوێیان لەم دەنگە بێتەوە یەکسەر دەرەچێ بۆ دەرەوە دەرەچێتەوە سەیرە متابعەیان ئەکاتەوە گوێ ڕاگرن بەم تەپڵ دەفە چی خۆشە حەسی پێەکەی کە لە ڕەمەزانی حەسی پێەکەی هەڵەسی بۆ سحورەکە ئەو کاتە بە لەزەتە بێتەوە. من هێشتا مناڵم من مناڵم بەڵەو تەمەنم 54 ساڵە من لە باوکم بستومان شتە باوکم دەرچووە لەگەڵ کێ لەگەڵ باپیرم باپیرم باسی کردووە بە باوک باپیرم لەگەڵ باوکی دەرچووەتەوە قیاسی بکە بزان چەند ساڵە بێتەوە لە 150 ساڵ زیاترە ئەم ئیشە ماوە. قەت گوێمان نێنەوە کەس ناڕازی بێت لە پێیان خۆشتە بالعکس زیاتر پێیان جاربەجار دەرنەچێتەوە ئەڵێن بۆ دەرنەچووە بۆ گوێمان لەو دەنگە نەبوو گوێمان لەو نەبووە خەڵکە بووە باسی ئەو شتەی کردووە. زۆر عاجزە بن لێمان دەرەچی عاجزە بن لەبەرچی عاجزە بن بە ڕۆژەکەی لەوانە بڕواتەوە ئەڵێ تۆ نەهاتی گوێم لە دەنگی دەف نەبوو بزان چی ئەڵێ گوێم لە دەنگی دەف نەبوو پارشێوم ڕۆی خەوم لێ کەوت ئەمجا بزان ئەوە مهمەیانە ئەمە قەت نامێت قەت نامێت تەکنەلۆژیاش چ لێ تەتەوڕکە هەر ئەمە لەوە بەر مهمترە.